سڵاو ڕێز هاوڕێیان بابەتێکی کورت لەسەر دادگایکردنی شاسوار عەبدولواحد سەرۆکی جوڵانەوەی نوێ. هەڵبەت سێ جار چوو بەردەم دادگا کە ئاخر جاریش بە 5 یا 6 مانگ حکوم درا. من لێرە نهێنیەک بتان ئاشکرا دەکەم لەسەر بریارەکەی نەوەی نوێ کە چیان داوە بە NRT و چی بکەن. هەڵبەت ئەو سێ جارە بیریمان لە دادگا جاری یەکەم هەر فراکسیۆنەکە بوو چەند کەسێک لە دادگا بەشدار بوون، جاری دووەم ژمارەکە زیاتر بوو، جاری سێم ژمارەکە لە هەردوو جاری یەکەم و دووەم زیاتر بوو کە ئەو خەڵکەی لە دادگا کۆبوویەوە. هەرچەندە من ڕخنێکی زۆر تند لە دەنگدەری نەوەی نوێ و نەوەی نوێ دەگرم کە ئەبوایە بە هەزارها کەستان کۆکردباوە، یعنی نەک بە 150 کەسێک لە دادگا، ئەوە ژمارەیەکی زۆر بچووکە، ئەبوایە خوو پێشاندانی زۆر کراوە، بەڵام نەیان کرد. ئەوەش هەڵەیەکی زۆر گەورەیە، یا ئەوەش جێگای ڕخنەیە، ئەبێ نەوەی نوێ پێداچوونەوەی بەخۆدا بکە. بۆ خەڵک نەهاتە دەنگ، بۆ خەڵک نەچوو سەر جادە و جادە و شەقامیان نەجۆڵاند، نانتوانی بژۆڵێنن، هەوڵیاندا بەڵام نانتوانی. من لێرە باسی ئەوەی دادگا دەکەم کاوانی بەشدار بوونە بەگۆڕ زانیاریەکانی من کە لە ناو خۆدی نەوەی نوێ بۆ هاتوونە. ئەو خەڵکی کە بەشدار بۆ بێژگەرە فراکسیۆنەکەیان ئەندام پەرلەمانەکانیان، زۆربەی ئەو خەڵکە ئەتوانێت بڵێ 95 ئەو خەڵکی کە بەشدار بووە لە دادگا لەوێ چوونەتە دادگا خەڵکی هەولێر و بەدینابوونە. ئەمە بوویتە جێگای شۆک بۆ نەوەی نوێ، خودی نەوەی نوێ. هەروەها زۆربەی لێدوانەکانی خەڵک کە قسە بۆ NRT کردووە و پشتگیری شاسواریان کردووە و مەحکومی ئەم بریارەیان کردووە، زۆربەی هەرە زۆری لێدوانەکان بۆ NRT خەڵکی هەولێر و بەدینان بوون. یعنی لێرە دەبینی خەڵکی سلێمانی زۆر بە کەم بەشدار بووە و زۆر بە کەمیش لێدوانی داوە بۆ پشتگیریکردنی شاسوار عەبدولواحد. لێرە نەوەی نوێ کوبوونەوان کردووە و تێگەیشتوونەکە ئەوانەی کە هاتوونە دادگا تەنانەت خەڵکی هەولێر و دۆک بوونە. زۆربەی لێدوانەکانیش لە NRT هی ئەو دوو پارێزگا بوونە، دۆک و هەولێر. هینێکیان کردووە، یعنی بە دووەچوونێکیان کردووە ژمارەی لێدوانەکان، ژمارەی ئەو خەڵکی کە هاتووە فعلەن 102 خەڵکی سلێمانی تیانە بووە. ئیتر بریاریان داوە، ئەمە وەک زانیاری پێتان دەڵێن بریاریان داوە زۆربەی هەرە زۆری لێدوانەکانی هەولێر و بەدینان لە ماڵپەڕی NRT لە کەنانی NRT ڕەشکەنەوە و ڕەشیشیان کردوتەوە. بەڵگەشمان هەیە کە زۆربەی هەرە زۆری ڕەشکراوەتەوە. ئەمە بۆ من جێگای سەرسۆرمانە کە بریارێکی وا نەوەی نوێ بدە. یعنی ڕاستە تو زۆربەی دەگەکانت لە سلێمانیە، بەڵام کە خەڵک نەهاتە دادگا یان ناتە سەرشەقام، ئەوە نییە ئەوانەی کە پشتگیری نەوەی نوێ دەکەن و بوو نەوەی نوێ دڵسۆزن لە هەولێر و دۆک لێدوانەکانیان قسەکانیان لە NRT ڕەشکەیەوە. ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە، زۆر بەشە کە لێدوانیان داوە و هەستیان پێکردووە و من ئەوە بە بەڵگەوە دەڵێم هەمە ئەگەر برادرانی نەوەی نوێ بڵێن ڕاستیان دەتوانم بخەممە بەردەمیان. من لێرە چەند پرسیارێک لە ئێوە دەکەم. ئایا خەڵکی سلێمانی یان پارێزگاری سلێمانی بوو نەهاتنە دەنگ لەسەر شاسوار؟ یعنی من بە سێ خاڵ دەبینم. ئایا ئێوە چۆن دەبین؟ خاڵی یەکەم لەوانەیە ترس بێ کە لە دوای ئەحداسی لالەزار ئەو شەڕەی لەوێ دروست بوو، خەڵک ترساوە، ئیتر ناوێرێ بێت خۆی بێتە سەر جادە یاخۆ پێشاندان بکە، ترس ببیتە سەبەبێکی سەرەکی کە خەڵکی سلێمانی ئەوانەی کە پشتگیری نەوەی نوێ دەکەن یان دەنگدەری نەوەی نوێنە لە ترساندا نهاتنە دادگا، لە ترساندا نەچوونە سەر شەقام. خاڵی تر ئەوەیە لەوانەیە خەڵکی ئەو دەڤەرە باوەریان بە نەوەی نوێ و شاسوار نەماوێ، کە یان باوەریان بە دادگاکە هەر نەبێ ئەسڵەن دادگا کە ڕازگو بێ. ئەوەش دەبیتە سەبەبێک لەوانەیە، یعنیەوە پرسەکانی منە. یانیش
تووڕەبوونی خەڵکی سلێمانیە لەو هەموو سکاڵەی لەسەر شاسوار کراوە کە پارەی خەڵکی بردووە پشکەکان و نازان چی. من ئەم بابەتە ناتوانم بریاری لەسەر دەم، بەڵام زۆر خەڵک دەبینم سکاڵای کردووە، زۆر خەڵک دەبینم قسە دەکە کە پشکی کڕیوە لە چاویلات و هیچ پارەیەکی وەرنەگرتووە. لەمانش ئەوە بێ کە خەڵک ئەم شتەی بۆ ڕۆ بوویتەوە ئیتر خۆی دوور خستووە لە هیچ چارەکێکی نەوەی نوێ. بەگشتی من لێرە دەڵێم نەوەی نوێ هەڵە دەکە لە دوای شاسوار. یەکەمین هەڵی ئەوەیە کە پشتگیریەکەی لە هەولێر و سلێمانی بە هەر ناگرێت و تووشی شۆک بووە کە لە دەڤەری سلێمانی خەڵک پشتگیری ناکە، نایەتە سەرجادە، نەچوو دادگا. ئەمانە هەمووی خاڵی سلبینە، خاڵی نێگەتیڤن لەسەر نەوەی نوێ. هیوادارم ئەو دەستەیە کە هەڵیان بژاردووە ئێستا بە دواشوونێک بکە، بە عەقڵ و مەنتەقی کاک شاسوار ئیش دەکە، هەوڵ بدەن گۆڕانکاری لە خۆیان دەبکەن. یعنی دەمان بینی زۆرێک کاک شاسوار زۆر لێدوانەکانی دەیوت ئەوەی ڕەخنە لە نەوەی نوێ بگرێ پارە لە پاراستن و زانیاری وەردەگرێ، یان پیاوی پارتی و یەکێتیە. ئێوەش بە هەمان چاوسەیری خەڵک نەکە کە ڕەخنەتان لێ دەگرێ. من ئەم ڕەخنە دەگرم بوو باشی ئێوەیە. من حەزەکەم لاواز دەمن، بەڕاستی من حەز ناکەم نەوەی نوێ لاواز بێ. من حەز ناکەم ئەم ئەحزابانەی ئۆپۆزیسیۆن لەسەر ئەوەی کە هەڵەیان زۆرە، حەز ناکەم لەم زەرفەدا لاواز بن. حەزەکەم بەهێزتر بن، حەزەکەم هەڵەکانیان چاکەن، ئەوە حەزەکەم یەک بگرن. ئەوە بووچوونی منە. هەروەهای بەرەیگەلیش، یعنی ئەگەر ئێمە سەیری بەرەیگەلیش بکەین، یعنی خەڵکێکی هەبوو باشە لە سلێمانی بڵێن چاوترساون و ناتوانن و ناش ئیتر هێز بەکار هاتووە، قووەت بەکار هاتووە و ترسێکیان هەیە. بەڵام من لێرە ڕەخنە لە ئەوانەی بەرەیگەل دەگرم لە هەولێر. لە هەولێر زۆر لاوازن، تەنانەت دەچنە بارەگاکانیان چاخون و وەک هین زەممی ئەم دەکەن و باسی ئەم دەکەن و بەڵام هیچ چالاکیەکی مەیدانیان نییە، هیچ چالاکیەکیان نییە لەسەر جادە، هیچ لێدوانێکی بەقیمەتیان نییە، یان بەهێزیان نییە چی دەکەن و چی دەکەن دوای گرتنی سەرۆکی بەرەیگەل. دیارە ئەوانیش لە سەدمەکەدا جارێ ئاگان لە خۆیان نەماوە، تا ئێستا نازانن چی بکەن، هیچ استراتیجیەکە نەبوو. چۆن ئەوەی نەوەی نوێ بریارەکان زۆربەی لای کاک شاسوار بوو، ئەمەی بەرەیگەلیش بریارەکانیان زۆربەی لای کاک لاهور بوو. بەگرتنیان دەبینین هەردووکیان لە حاڵەتێکی وا دەژین کە نازانن چی بکەن. من لێرە دووبارە بە برادەرانی بەرەیگەل دەڵێم لە هەولێر تکایە بجوڵێن، تکایە حرەکەت بکەن، تکایە کارێک بکەن لە دهۆک لە هەولێر. یعنی خەڵکتان زۆرە لەوێ، ئێوە خۆتان بەدەمی خۆتان وتان دەهان هزار کەس ئەندامی بەرەیگەل هاتوتە هەولێر، کەواتە بیان ژوڵێرن، ئیشێک بکەن، کارێک بکەن. ئەگەر هزار کەسیش هات بێ دەتوانن چالێکی زۆر زۆر باش بکەن. ڕاستە لە سلێمانی بوتانیە ناتوانن لەوانە بگیرێن، لەوانە لێتان بدەن ئیتر، بەڵام لە هەولێر تا حەدێک ئێوە ئازادن. بۆ نایکەن ئەمە جێگای پرسیارە، یان هیچتان پێ ناکرێ، یان کەستان لەگەڵ نەماوە، یان بریار نەدراوە لە شوێنی تراوە. ببینن بەخێر و خۆشی و ڕۆژێکی شاد. هەر ئەوە بوو ویستم بۆ ئێوە بڵێم کە NRT بە فەرمانی دەستەی نەوەی نوێ زۆربەی پۆستەکانی کە خەڵکی بەهدیدارن و هەولێرن ڕەشی کردوتەوە، چونکە پێیانزانی هەمووی ئەوانن و خەڵکی سلێمانی یەک دوانێکی تایە. ڕۆژێکی خۆش و ببینن بەخێر و خۆشیدا.